لەسەر ئەم بابەتە و پێشبینیەکان بۆ داهاتوو بازاڕە داراییەکان و بڕیارەکانی بانکی فدرالیش ناوەنداری بەڕێز هیوا عوسمان شارەزای بازاڕە داراییەکانمان کردو. بەڕێز هیوا بەخێر هاتیێم کاتت باش. بەخێر بێ. پێشبینی چیەکەی بۆم شو؟ پێشگە لە 25 خاڵەکە دابەزێنێت. هەر تەوەقعی 25 خاڵەکەکەم دابەزێنێت و لەگەڵ یا بەرزبوونەوەیەکی باشی نرخی زێر. نرخی زێر بەرز بێتەوە. ئەگەر 50 خاڵ دابەزێنێت نرخی زێر چی لێ بێت؟ تۆزێک قورسە ئەو قرارە لەبەرەوەی ئێمە پێش هەموو دەرچوونی سوی بانقیەک داتاما لە بەردەستایە سەری داتاکانەکەین. با بڵین بانکە گەورەکانی وەکو گۆڵدمان ساکس و ئەمانە پێشبینی خۆیانەکەن یەکدانەوە بۆ ئەو داتایاناکەن کە لە ماوەی ئەم مانگەیە دەرچووە ئەم دووسێ مانگەیە دەرچووە وەکو هەلیکار و وەکو نرخی بەرەمهێنان بە پێی هەموو داتانی دەرچوو هەر تاوەقوعی 25 خاڵەکرێ بەڵام ئەگەر 50 خاڵیش بێ 0.50 خاڵ سوی بانقی دابەزێنن ئەوە ڕەتفعلێکی زۆر بەقوتە بینین لە ئاڵتونە لە پاوەنە لە یۆرۆیە بەرزبوونێکی باشەکەن بەرامبەر بەدووە. باشە ئێستا وەکو تۆژوتە پێشبینیەکان بۆ 25 خاڵە. بەڵێ چ کاریگەریەک لەسەر زێڕەکانی ئاستێکی زۆر بەرزەکات و یاخود چۆنە بێت؟ خۆی ئەگە من پێم خۆشە پێشەکی یەک ڕوونکردنەوە بم لەسەر سوی بانقی بۆی بینەرەکانمان لێمان تێبگەن. کاتێگەڵین سوی بانقی واتە ئەمریکا لە ماوەی پێشوە قەراریدا پارێکی زۆری لە بازاڕا بوو ئەویست ئەم پارێ ئەم دۆلارە لە بازارەوە بێنێتەوە ناو بانکەکان. بۆ ئەمەش تمۆحیەوەی خستە بەردەم خەڵکو و بانکەکانی با بڵین بانکە ئەهلیەکان کە سووە خاتە سەر پارەکەی تۆ بۆ نمونە 10,000 دلار تەبردە بانک 500 دلار جای ئەچوە سەر بەمە پارێکی زۆری لە ناو بازارەوە هێنایەوە ناو بانکەکانی خۆی هێنایەوە ناو بانکی فیدرالی باشە. ئێستا کاڵی سوی بانکی دائەبەزێنی واتە جاران ئەگەر 500 دلاری بچێتە سەر ئێستا 400 دلار ئەچێتە سەر پارەکەت وردە وردە هێنێت بۆ 300 دلار 200 دلار بۆیە خەڵک جێت ئەم پارەی لە بانک سەحبەکە لە بەرامبەر چی لێکە ئەیدا بە ئاڵتون یانیدا بە پشکەکان بۆی ئێمە کاتێگەڵین ئەمریکا ڕێژەی سوو بانکی دائەبەزێنێ ئاڵتون بەرزەبێت و هۆکارەکەی ئێمە خەڵک پارەکە لە بانک سەحبەکە چوە تازەیتر ڕەبحی ناچێتە سەر ئەچێ بۆ بەرهێنان لە ئاڵتونیان لە پشکەکانی ئەمریکا و کاتە نرخی زێر بەرزە بێتەوە کاریگەری لەسەر نرخی زێر بێت بەتاکید هەر لە ماوەی پێشتریشە کاتێک سوی بانکیشی بەرزە کردەوە لەگەڵ بۆ نمونە دەرچوونی ئەو ئەخباری کە سوی بانکی بەرزەکرایوانێ نرخی زێر دائەبەزی بەڵام دوای زۆر بەسەریعی بەرزە بۆ ینی لەم چەند ساڵێ ئەوی بینیمانە تەنیا بەرزبوون بۆ لە نرخی زێرا بەڵام سیاسەتی دۆناڵد ترامپیش بەڕاستی کاریگەری زۆری ئەبێ لەسەر نرخی زێر. کاریگەری لەسەر نرخی یاخود بڵێن بەهای دۆلار چیە بێت؟ چ شتێک سوی بانکێکە؟ بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی کاتێ تۆ سوی بانکی دائەبەزێنیت وەگوتم وا لە بازرگان و وەبەرهێنەرانەکەی ئەو پارەی لە بانکی فیدرالی دایانناوە لە بانکەکان دایانناوە سەحبی کەن کە ئەم پارەیە سەحبەکەن پارەی دۆلارێکی زۆرێتە بازار. خۆش دەزانی کاتێک شتێک لە بازارە زۆرەوەی قیمەتی دائەبەزێ کاتێک دۆلارێکی زۆرێتە بازارەوە نرخی دۆلار بەرەو دابەزینەچێ بەس با بەغەڵەت لێمان تێنەگەن بینەرەکان ئەمە پەیوەندی نیە بە دۆلار دینارەوە ئەمە پەیوەندی بە دۆلارەوە هەیە لە ساری بەرامبەر بۆ نمونە یۆرۆ بەرامبەر پاوەند لای خۆمان پارەکە تا حەدێکی زۆر سابتە. باشە بەڵام ئێستا من لە چەند نرخێکی کوردستان 24 کە یانە سەر شاشەکە باڵین لە سەر شاشی کوردستان 24ەوە باسمان کرد کە زێر دابەزی بۆ کە ئەزانرێ ڕێژەی سوی بانکی کەمەکرێتەوە ئەی بۆچی زێر دابەزی؟ بڵێ خۆی لە هەفتەی پێشوە ئێمە سێ وڵاتی گەورەمان هەبوو کە سوی بانکیان دابەزاند بەریتانیا و ئوسترالیا و وڵاتانی ئەوروپی و کەنەدا. کاتێک لە هەفتەیەکە سێ وڵاتی ئەوروپی زلهێ سوی بانکیان دابەزان لە بەرامبەر نرخی زێر زۆر بە شێوەیەکی باش بەرز بۆیەوە کۆتایش بە پرۆسی سوی دابەزانی سوی بانکێکات بۆیە بۆی ئاڵتون جارێکی تربیێ بەرز بێتەوە پێویستی بە کۆکردنەوەی کڕیارە لە خۆی ئەم کڕیارەش لەو سعرە بەرزانە ناچن ئاڵتون بکڕن. باشە ئەمە یەک دۆمینیان کاتێک منێک یان تۆیە یان هەر بابلین بانکێک یان هەر کەسێک ئاڵتون ئەکڕێ ئامانجێکی هەیە بۆ فرۆشتنەوەی کە ئەگاتە سعرێکی بەرز ئاڵتونەکەی ئەفرۆشێ ڕاستە خۆک لەگەڵ فرۆشتنی ئاڵتونەکەی نرخی زێردا ئابەزێتەوە کەی دەست ئەکاتەوە بەکڕین سێڵەر زۆرە بێت کە سێڵەر زۆر بوو ئاڵتون دابەزینێکی باشەکە ئەوان چاوەڕێ ئەم دەرفەتانن قەت بازرگان نایە لە سعرێکی بەرزە ئاڵتون بکڕێ چاوەڕێکە دابەزینێکی باشکە ئاڵتونەکرێت دابەزینی زەر کاتیە دابەزینی زێر هەموو کاتێک کاتیە ئەسڵان من پێم خۆشە زیاتریش دابوو بەزێت دەرفەتی زۆر باشترە داد بۆ کڕین دەرفەتی باشترە داد بۆ کڕین بۆی بتوانانی وە بەرهێنانی تیا بکەیت ئەو کاتە کە ئەچێتە سعرێکی بەرز نرخی زێر بەرزە بێتەوانێ ئۆنسە ئەگاتە 2830 ئاڵتونەکە دەفرۆشیتەوە ئۆتۆماتیکی دووبارە ئاڵتون دابەزێتەوە. بەڕێسیوە هاوکێشەکان بەردەوام یاخوا بڵێن دژ بەیەکن پێشبینی واکرێت کە دۆناڵد ترامپ دەست بەکار بوو لە
دوای مانگی یەکەوە هەڵاوسان بەرز بێتەوە لە ئەمریکا. کاتێک کە هەڵاوسان بەرزە بێتەوە ئەمە وا ناکات کە زیاتر هاندانێک پاڵپشتێک بێ بۆ یاخود هێشتنەوەی ڕێژەی سوی بانکی لە ئاستێکی بەرزە کە ڕێژەی سوی بانکیش بەرز بۆ کاتە کاریگەرێکە لە سێڕە بێ. ڕاست خۆی سیاسەتی دۆناڵد تۆ پێشبینی چیەکەی بۆ من پێشبینەکەم یعنی بەپێی ئەزمموی 8 ساڵم لە بازارەوە ئیشێکی زۆر وردم کردو لە ماوە لە بازارە پێشبینی ناکەم بۆ شێوازە بێت لەبەرچی لەبەرەوەی پێش هەموو شتێک دۆناڵد ترەمپ نایڵێ هەڵاوسانی وڵاتە بەرز بێتەوە مستەحیلە بۆ گومرگە خاتە سەر کاڵا چینیەکان و کاڵاکانی ئەوروپا کاتێک تۆ گومرگە چێتە سەر کاڵای دەرەکی بۆ نمونە ئەو ئایپادی بەردەم بەڕێزی ئەگەر لە سینا دروست کرابێ با بڵین بە $100 هاتوۆتە ناو ئەمریکا بەڵام ئێستا کە گومرگی خاتە سەر بە $200 بۆیە هاوڵاتیەکی ئەمریکی ناچی ئەو ئایپادە بکڕێت چی ئایپادێکەکڕێت کە بەرەمهێنانەکە لە ناوخۆی وڵاتەکەی بێ ئەو هەرزانترەکەیەوە بووی کەواتە کۆمپانیا ناوخۆکانی ئەمریکا فرۆشیان زیای کرد کە فرۆشیان زیای کرد هەم کارمەندی زیاتر دامەزرێنن هەم نرخی کاڵاکانیشیان ئەتوانن دابەزێنن هەم هەلیکارێکی زیاکەن لە بازارە بۆیە هەڵاوسان بەرز نابێتەوە کە گومرگە خاتە سەر کاڵای دەرەکی لە بەرامبەر کاڵای ناوخۆ زیاتر ئەفرۆشی ئەمێک دۆمینیان دۆناڵد ترەمپ ڕیاری داوە جیرۆن پاوڵ لە پۆستەکەی دوورخاتەوە کە ئێستا سەرۆکی بانکی ناوەندیە ئەوێت بەڕێوەبەری جێبەجێکاری گۆڵدمان ساکس کە یەکێکە لە گەورەترین بانکەکانی ئەمریکا پێم وابێ یان یەکەمەیان دۆمی عالەمە ئەوێت ئەو بێنێتە ناو کایەکەوە کە ئەمەش ئەگەری زۆرەوانێ بانکی فیدراالی زۆر بە قۆترە بێ بەهاتنی ئەم کابرای ئەقلێتێکی تازە استراتیجیەکی تازەیەتە ناو بازارە بۆیە من پێم وان نییە ئەم شتەوا بێەوە لە جاری پێشتری شابینیمان کە دۆناڵد ترەمپ سەرۆک بچێمە ئەزمونمان هەیە لەگەڵ هەموو لایەک یعنی یاخ با بڵێن ئابووری ناسان ئێوە پێشبینیەکەن کە دۆناڵد ترەمپ بە هەمان سیاسەتەوە دەست پێ بکاتەوە هیچ گۆڕانکاریەک ناکات کۆمەڵێک شتی تازەی هەیە بۆ ئەمجارە کۆمەڵشتی تازەیەکی لەوانە ئەوەیە کە ئێوە جیرۆن پاوڵ بگۆڕێت بۆ نمونە سەرۆکێکی بانکێکی تازە دابنێ و بە تەئکیدی ئیش لەسەر هەڵاوسانەکە زانی چۆنە کاتێک ینی تۆ قەناعەتی وایە جاری پێشوش دۆناڵد ترەمپ بۆ دەرچوە لە کاتێکە باگراوندێکی سیاسی زۆر بەقۆتینەوە بۆ نمونە ئێستا هاریس کە خۆی هەڵبژار لە بەرامبەر سیاسەتمەدارێکی زۆر کۆنا بەڵام ترەمپ شتێکی وە باگراوندێکی وا کۆنی نییە لە سیاسەتە بەڵام لەبەرەوەی تاجرە ئەزانێ پارە پیاکە بەڕاستی ئەزانێت تیجارەت کە دە پێشتریشە هەمان کاری کرد بۆ ئەمریکا یعنی ئەو تا ئێستا لەگەڵ ئیلۆن مەسکایەکیان گرتووە ئەمانە هەمووی جێی دڵخۆشیە بۆ وڵاتە بۆ لەبەروی هەلیکار زیاکە داهاتی ناوخۆیی زیاکە ئەزانێت بەڕاستی ئەزانێت تیجارەتکە ئەزانی ئابووری ئەو وڵاتە ببوژێنێتەوە لای خەڵکیش گرنگە نرخی زێڕەکەیە پێشبینیەکەی زێر بگاتە 3000 بە تایبەتیش لای ینی لە بازارەکانی ناوخۆ وڵی قورس نییە گەیشتنی ئۆنسی ئاڵتون بە $3000 بەڵام یەک مشکیلەمان هەیە جاری پێشووکە دۆناڵد ترەمپ بوو بە سەرۆک لە ساڵی یەکەمیان نا لە ساڵی دومی فەرمانڕەوایەتێکەیە با بڵین بە درێژایی ئەو ساڵە نرخی ئاڵتون دابەزی تەسەور ئەکری ئەمجارش هەماشت دووبارە بێتوانێت لەگەڵ دەست بەکاربوونی ترەمپا بە درێژایی ساڵێک ئاڵتون نرخی بە تەواوەتی بڕوخێ و دواتر دەست ئەتوانین پێشبینیەکان لەمانیەکەوەی بەر چاڕوونی هەبێت هەموو ئەو شیکاریە تەکنیکی و فەندەمێنتاڵانی لە بازارە ئەیبینین و خوێنەوەی بۆکەین ئاڵتون هەر دابەزینێکە بەرزبوونی گەورەتری بەدوایە دروست بەخێرهاتی بەڕێزکی وا عوسمان شارەزای بازاڕەدارەکان لەگەڵ ماوەی سوپاس بۆ ڕوونکردنەوە و پێشبینیانی بەڕێستان بەخێر.